لە شاری هەولێر کۆتایی بە خولێکی ناوبژیوانی دێت کە ماوەی 5 ڕۆژی خەیاندوو یەکێتی تۆپپی نێودەوڵەتی فیفا سەرپەرشتی دەکرد و باوکاری یەکێتی تۆپی عراق لە خولەکەشدا ئەو ناوبژیوانە بەشداریان تێدا کرد کە خولەکانی کوردستان و عراق بەڕێوە دەبن کە ژمارەیان 30 ناوبژیوان بوو لە کوردەکان 8یان بە فەرمی بەشدار بوون و 9 ناوبژیوانیشیان گوێگر بوون و هەردوو وانەبێژی نێودەوڵەتیش ئیسماعیل عافی و حسێن خالید خولەکەیان دەوتەوە. وانەکانیش پێک هاتبوون لە شیکردنەوەی بابەتە قورسەکانی جامی جیانی بەرازیل و جامی وڵاتانی ئاسیا. هەروەها چەند یاسایەکی نوێ لە بواری تۆپێ لە کۆتا ڕۆژدا بەڕوانامەی کۆرسی نێودەوڵەتی بەخشایان ناوبژیوانە بەشداربووەکان کە سەرجەمیان لە تاقیکردنەوەکە دەرچوون جگە لە 2 ناوبژیوان نەبێت کە لە توانای جستەییدا شکستیان هێنابوو. نەوەی هەر خولێسوودی تایبەتی خۆ هەیە بۆ ناوبژیوانان ئەوە بخاستە ئەم خولەکە بۆ ماوەی 5 ڕۆژە ئێمە بەردەوامین کە وەکو ناوبژیوانێکی شاری سلێمانی بەشدار بووم لەو خولە. بێگومان خولەکە تا چۆنڵی ئاسێکی زۆر باشا بوو کە هەموو بەنامەیەکی تێروتەسەدا ڕاو لەلایەن چەند ناوبژیوانێکی نێودەوڵەتیەوە. بێگومان ئێمەش تەمە ناکەین وەکو ناوبژیوانانی کورد وەکو ناوبژیوانەکانی عەرەب چۆن ئەوان ناوبژیوانی نێودەوڵەتیان هەیە بەشدارن لە خولەکانی ئاسیا و دەرەوە. ئێمەش بە هەمان شێوەیە بە هەماهەنگی لەگەڵ ئیتیحادی کوردستانە بووین بتوانین چەند ناوبژیوانێکی کورد بگەین لە ئاسی دووەلی وەکو ناوبژیوانەکانی تر. بڵێن یەکێتی تۆپی جیهانیەوە سەرپەرشتی کردووە کە بەڕێز ئیسماعیل حافی وانەکانی ئەوتەوە لەگەڵ دکتۆر حەسەن. ئەم خولە بۆ هەموو ناوبژیوانانی عێراق لە هەموو شارەکانی عێراق و بەشداریان کردووە وەروە شارەکانی کوردستان. سەبارەت بەم خولە و کە 5 ڕۆژی خەیان لە شاری هەولێری خۆشەویست بوو ئەتوانم بڵێم خولێکی زۆر بەهێز بوو. ئەمانە بۆ ئەوەی ئەم حەکەمانە ئامادە ئەکەین بۆ ئەوەی کەوا دەوری عێراق و کوردستان بن بەڕێوە